دم باش کار یه وار باش بوده جشناته و هفکارن من ای بپرسم آتش. روز شور بینرام پیروز به از نها الکمپا خوشتپه من که اف دوام روزا جشنه وەکو من دیت براستی از دەستپێکی دەرباسی ناف کامپێ بووم هەکار جەم خەلکی ڕۆژەوە هەندێک و داپونەریت هەنە پێویستە جیران سەرداناگیرین بکە پێویستە شیرانی لەسەر زارۆکا بێبەلاکردن شیرانی بێداینج بوو جیرانان یان میوانان لە تشتی هەری گرنگ ئەستخوازم تێداش بەحس بکەم کو ئەف کام کس درباسی وی نابه چیم کی سردم کرونا قدخه یا چونو هاتنه هیا تنه او خلک ناف کامپیدا سردان یکتر دکن لکسک ندرد که دربا نه کسک درباسی هندر کامپیج دو بازار جگر من براستی مالبات دگرن زاروک دچنتن شیرانی خو سر جیرانا بلاف دکنیان کوم وکم نگوت میوانک تجمعان لورجی دیارد و جواتک خوش است خودم هندک پرسان جوان بکم جو جشن گلو کردن روجاوال و کامپیج چد ویژن برز هگرش مرا بيجي برز علي تبخور روش نمافانجي بأزهاتم بيت شاورا كريم بدي ونفركير ونشتنا الفيدري ونشتنا جاجن شوايا ونشوا دي بنن روشوا الناف كامبان الهريمة كورسان شوايا بله دەستپێکی ئەتخوازم دریا تلویزیۆنا کوردستان 24 دا جەژنا هەمی کارمەندێن کوردستان 24 پیرۆز دکەم جەژنا ماڵباتێن شەهیدا پێشمەرگەین قەهرەمان بەتایبەت لەشکرێن ڕۆژ حکوومەتە هەرێما کوردستانی تیمین بزیشکی جەژنا ڕەمەزانی الحەموا پیرۆز دکەم بەتایبەت لە جەنابێ سەرۆک بەرزانی پیرۆز دکەم بڕاستی ئەف جەژن حتا ڕادەیەکی بخۆشی دەرباس بووە تەوی بریارە قەدەغەیە هاتوونی چوونێ یاکول سەرکامپێ و لە تەوایە هەرێما کوردستانی هاتیە ڕاگاندن لێ خەلک بە سەقایەکە خۆش جەژنا خۆ دەرباسکە چون و هاتن هەیە هەر کەس سەردانە کەس و کارێ خۆتکێ ماڵباتێن نزیکی هەف جیرانی هەف زارۆک لە شەکرێ خۆت گەرن ینی ئەڤ چەند ساڵ کامپا قۆشتەمە بڕاستی ئەڤ یەکەم جەژنا وی ئاوایی ولو بگەشبوون خەلک جەژنا خۆ دەرباسکێ بڕاستی جشنەوە پیرۆز بێ ئەس باوەڕ گوتنێکتە دین هێتت خۆزی بێژی ئەتخوازم بێژم و ئەس سپاسیەکە دریا کوردستان 24 ئاراستەی دەستگا خێرخوازیا بەرزانی بکەم ئاسایشە کامپا قۆشتەپە ینی پێویستە دوێ مناسبەتە بێژمش بەرگۆ ئەڤ دەمەکە ینی تێ ڕێخستنێکی ئەریکاری بخەلکی کامپێرە نەکردبوون اش بلی دەستگا خێرخوازیا بەرزانی سێ چار جارە ئاریکاری پێشکەشی خەلکێکردنا هەنێکی دلێ خەلکێ خۆشکردیا دەستێوان ساغبن خوازم هەندێک ماڵباتە ژوار بگرم دای هەگەر ژمارە بێژی جەژن وە چاوە دەرباسکرد هین ئەو عادەت و تەقالیدمانە وەکو بەرێ ڕۆژاوا چاوە و شیرانی بەڵاو دکرد و هەردوو ڕۆژاداوە چی کرد والله قلكي خوشبو بصراحة والله هاتن زاروك وك بيجن هاتن شخور عيدي وخشبو وجشنا خشبو الحمد لله وخوش كان بقرن ولاتي وكيامي بري ان شاء الله درباسي زندي ببم بري درباسي مباشر بم تقول اس خلكي سريكانيه ما خلكي مالبات انت كزكار انت الودري كاس ماي نماي وتشاوب هيوندي تلفوني بونافدكي خدي ام بوار تشتغلين انا كسك حاليا نماي وانا حاليا ايه شنو قندا وقندي مجتري شو داودي عماله مال السلمان اري والله اوجي شو حاليا مهاتن كردستاني وجشن خشبو وروجي كيف خشي سر مدرباس والحمد لله جشنوا پیروز به داشتی تشتکی بشی دای باشه جشنوا پیروز به گلکس باش بوا ایدی روش بی رنگیه هکار پنابر روزهای کورسان بی رنگی جشنوا پیروز دکن یا تایبت جی گزارو کل ناو مالان دگرن مدید چواک و هر کی توره کنه بله شکر کم دکن افجی بله زردش همه افکار من لکامپا قشتبه سپاس بته و در دورین تجی